سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش هاوڕێ ئەزیزەکانم بۆ هیوایم هەمووتان زۆر باش بن. ئەمڕۆژ گەڕاینەوە لاتەم بۆ پێشکەشکردنی بڕگەیەکی نوێی پەرستاندن. بۆ ئەمڕۆژ بابەتێکی گرنگی ژیانمان بۆ ئامادەکردوون، یەکێکە لە داهێنانە گرنگ و سەرسوورهێنەرەکانی مرۆڤ. داهێنانێکی سادە و لە هەمان کاتیشدا سەرسوورهێنەرە. خاڵێکی گرنگی مرۆڤایەتیە و ڕۆڵی گەورەی هەبووە لە پێشخستنی شارستانێتیدا، ئەویش کاغەزە. کاغەز لە سەرەتای دروستبوونیەوە وەک مادەیەک بۆ نووسین و تۆمارکردنی زانیاری تا دەگاتە ئەمڕۆ کە لە هەموو لایەنێکی ژیانماندا بەکاری دەهێنین. کاغەز هەمیشە وەک بردێک خزمەتی کردووە بۆ گواستنەوەی هونەر، زانست، مێژوو، تەنانەت تێبینیەکانی ژیانیش لە نەوەیەکەوە بۆ نەوەیەکی تر. کاغەز تەنها پارچەیەک نییە بۆ نووسین، بەڵکو گەنجینەیەکە بۆ پاراستنی بیرۆکەکان، بۆ دەربڕینی هەستەکان، بۆ گەشەپێدانی زانست. بۆیە بە چاوی ڕێزەوە سەیری ئەم داهێنانە گەورەیە بکەین کە ڕۆڵی سەرەکی بینیوە لە دروستکردنی ئەم جیهانی ئەمڕۆ تێیدا دەژین. بهێنە بەرچاوت جیهانێک بەبێ کاغەز چۆن دەبوو؟ چۆن دەتوانین کتێب و گۆڤار بخوێنینەوە، یان نامە بنووسین، یان وێنە بکێشین، یان تاقیکردنەوە ئەنجام بدەین؟ بەڵام ئایا ئەزانی لە لای مرۆڤە سەرەتاییەکان کاغەز بوونی نەبووە؟ ئەی باشە چیان کردووە تاوەکو بتوانن تێبینیەکانی ژیانیان بۆ خۆیان و بۆ ئێمەش تۆمار بکەن؟ کەواتە وەرن با من پێتان بڵێم. نووسینی دیواری ئەشکەوت و بەردەکان. مرۆڤی سەرەتایی هیچ ئامێر و ئەمڕازێکی لەبەر دەستدا نەبوو وەکو ئێمە تاوەکو بتوانێت پەیام و تێبینیەکانی خۆی بنووسێت و گزارشتیان بکات. ناچار بوون بە کەرەستە سەرەتاییەکان بیر و بۆچوونی خۆیان دەرببڕن. بۆ ئەم مەبەستەش لەسەر دیوار و ئەشکەوت و سەر تاشە بەردەکان ڕووداوەکانی ژیانیان بە شێوەی وێنە یان نیشانە و هێما دەکێشا. نووسین لەسەر ئێسک و شاخی ئاژەڵەکان. دوای نووسین لەسەر دیواری ئەشکەوت و بەردەکان گۆڕانکاری بەسەر پێشکەوتن و بیرکردنەوەی مرۆڤە سەرەتاییەکاندا هات. بۆ ئەم مەبەستەش هەوڵیاندا شێوازی نوێ بۆ نووسینی تێبینیەکانیان تاقی بکەنەوە. بۆیە ئێسک و شاخی ئاژەڵەکانیان بە شێوە گونجاو زانی کە لە پارچە بەردی نوکتیش وێنە و هێماکانیان لەسەر هەڵدەکۆڵی. نووسین لەسەر تەختە گڵینەکان. مرۆڤەکان وردە هەوڵی پێشکەوتنیان ئەدا، هیچ کاتێک لە هەوڵ و تێکۆشان نەوەستان. سەردەم لە دوای سەردەم گۆڕانکاری و تاقیکردنەوەی نوێ ئاهاتە ئاراوە. 3000 تا 3200 ساڵ پێش زاین لە میزۆپۆتامیای کۆن کە سەردەمی سۆمەریەکان، بابلیەکان، ئاشوریەکانە، لە عێراقی ئەوسادا داهێنانێکی نوێ هاتە ئاراوە، ئەویش تەختە گڵینەکان بوون. دوای دۆزینەوەی نووسینی بزماری تەختە گڵینەکان هاتە ئاراوە کە لە پارچە قاڵبی قوڕ دروست دەکرا و دواتر بابەت و تێبینیەکانیان لەسەر دەنووسی و دواتر وشک دەکرایەوە و هەڵدەگیرە. نووسین لەسەر دار و توێکڵی دارەکان. نووسین لەسەر دار و توێکڵی دارەکان جۆرێکی ترە لە هەوڵەکانی مرۆڤ بۆ دۆزینەوە. بێگومان مرۆڤ هەمیشە لە هەوڵدا بووە بۆ دۆزینەوەی باشترینەکانی ژیان. بۆ ئەم مەبەستەش لە ساڵەکانی 1100 زاین تا 1300 زاین لە لای ڕووس و هیندستانی کۆن توێکڵی داری تو چناریان بەکارهێناوە بۆ نووسین. نووسین لەسەر ڕووەکی پاپیرۆز یان ئەوەی لای خۆمان پێی ئەڵێن گوڵە چەتر. لە میسری کۆندا کە مێژووەکەی ئەگەڕێتەوە بۆ نزیکەی 4000 ساڵ پێش زاین لە ڕووەکی پاپیرۆز جۆرە کاغەزێکیان دروست دەکرد، ئەویش بە سوود وەرگرتن لە توێکڵی سەر ڕووی گەڵای پاپیرۆسەکان. بە دوو شێوە دادەندرا. چینی یەکەم توێکڵەکانیان بە شێوەی ستونی دادەنا تا وشک دەبەوە و دواتر چینی دووەم بە شێوەی ئاسۆیی دادەندرا بەسەر چینی یەکەمدا. بەم شێوەیە کاغەزێکی پتەوی لێ دروست دەکرا. دواتر بە ڕەنگی سوور یان بە ڕەنگی ڕەش نووسینەکانیان لەسەر دەنووسی. نووسین لەسەر پێستی ئاژەڵەکان. لە ئەوروپا لە 2500 ساڵ پێش زاین داهێنانێکی نوێ هاتە ئاراوە، ئەویش دروستکردنی پێستی ئاژەڵ بوو بۆ نووسین. بەهۆی ئەوەی کاغەزی پاپیرۆز بە ئەستەم دەگەیشتە دەست، ئەوروپیەکان لەبەر ئەوەی وڵاتی میسر وڵاتێکی دوور بوو، دواتریش ئەو جۆرە ڕووەکە تەنیا لە کەناراوەکانی ڕووباری نیل هەبوو. بۆیە ئەوروپیەکان بیریان لە داهێنانێکی نوێ کردەوە تاوەکو لە بری کاغەزی پاپیرۆزی میسری بەکاری بهێنن.
ئەوروپیەکان سوودیان لە پێستی ئاژەڵەکانی وەک مار، بزن، گوێرەکە دەبینی کە توێژاڵێکی تەنیکیان لە پێستەکە دەگرت و دواتر دایاندەنا تا وشک دەبۆ و دواتر هەر شتێکیان بیویستایە بە ڕەنگی ڕەش لەسەری دایان نووسی. کاغەز لە سەردەمی چینی کۆندا لە سەردەمی ئیمپراتۆریەتی هان لە وڵاتی چینی ئەو کۆن لە ساڵی 105 زاینی کەسێک بە ناوی چایلون داهێنانێکی نوێی دۆزیەوە و لە بواری دروستکردن و پەرەپێدانی کاغەزدا. چایلون گەشەی بە پرۆسەیەکی نوێدا کە تێیدا پەڕۆی کۆن و تێکڵی دار و کەتان و پاشماوەی ڕۆکی بەکارهێنا. ئەو مادانەی لەگەڵ ئەودا تێکەڵ دەکرد و دایانکوتی تا دەبوونە شلێکی لێک ئاڵاو. پاشان ئەم شلەیە لەناو قاڵبێکی ڕوونکراودا بڵاو دەکردەوە و دایدەنا تا وشک بێتەوە. دواتر بەرهەمەکەی مادەیەکی تەنک و ڕێک و نەرم بوو کە دەتواندرا بە ئاسانی بەکاربهێنرێ بۆ نووسین. کاغەزی لە دار دروستکراو لە ئەڵمانیا لە ساڵی 1840 زاینیدا بۆ یەکەم جار جۆرێکی نوێی کاغەز بەرهەمهێنرا. ئەویش لە دوای ئەوە هات کە سەرجەم بیرۆکەکانی پێشتر زۆر قورس و ئاڵۆز بوو بۆ دابینکردنی کاغەز بۆ ڕەپەڕاندنی کاری ڕۆژانە. بۆیە بیرۆکەیەکی نوێ داهێنرا لەلایەن فریدریک گۆتلۆب کێلەرەوە. ئەم پرۆسەیە پێی دەوترا پرۆسەی میکانیکی و کیمیایی. لەبەر ئەوەی تەختە یان داریان دەهاڕی و بە چەند ڕێگایەک دواتر لەگەڵ چەند مادەیەکی کیمیایی تێکەڵ دەکرا و لە ئەنجامدا جۆرێک لە شێوەی ئەم کاغەزەی ئێستایان پێ بەرهەم دەهێنا. ئەم شێوازە لە دۆزینەوەی کاغەز تا ئاستێکی زۆر باش سەرکەوتوو بوو لەبەر ئەوەی بە پڕێکی کەم لە پارە و بە کاتێکی کەمتریش و خێراتر کاغەز بەرهەم دەهات. لە دوای ئەم جۆرە داهێنانە چەندین ڕێگەی تر تاقیکرانەوە و سەرکەوتوش بوو. بۆیە ئەتوانین بڵێن کە داهێنانەکەی فریدریک گۆتلۆب کێلەر بووە ڕێگا خۆشکەرێک بۆ پەرەپێدان بە شێوازی نوێی کاغەز. و ئەم کاغەزەی ئێمە ڕۆژانە بەکاری دەهێنین درێژە پێدەری هەمان بیرۆکەیە و بەڵام بە شێوازی ئاسانتر. کاغەز لە سەردەمی تەکنەلۆژیا دوای ئەوەی سەردەمی پێشکەوتنی تەکنەلۆژیا هاتە ئاراوە، شان بەشانی کاغەز بابەتێکی تر هاتە ئاراوە. ئەویش ئامێرە ئەلکترۆنیەکانی وەک کۆمپیوتەر و تابلێتەکانە کە ئەمانەش شان بەشانی کاغەز ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە تۆمارکردنی یادداشتەکانە. کۆمپیوتەر و تابلێتەکان هەمان کاری کاغەز بە زیادی شۆ دەکەن لەبەر ئەوەی پێویستی بە ماندووبوونی کەمترە و داهێنان و وردەکاری زۆر باشتریشی تێدا کراوە. هەر بۆیە ئێستا لە زۆرینەی زۆری وەزارەت و فەرمانگەکانی لای خۆمان تەنانەت لە هەندێک وڵاتانی دنیاش ڕۆژانە زۆرینەی کاروبارەکانی ژیان جگە لە کاغەز بە کۆمپیوتەر و تابلێتەکان ڕادەپەڕێنن. بۆیە دەتوانین بڵین ئەم جۆرە داهێنانە جێگەی شانازی مرۆڤایەتیە بە درێژایی مێژوو. هاوڕێ ئازیزەکانم، بۆ ئەمڕۆژ کۆتاییمان بە بڕگەی پەرەسەندن هێنا، بەڵام بیرتان نەچێت بەردەوام بینەری ماوەی مناڵان بن و ئێمەش هەموو ڕۆژانێک بە بڕگە و بەرنامەی بابەتی پەروەردەی ئەگەڕێینەوەلاتان. تا بڕگەیەکی نوێی پەرەسەندن بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.